پێشانگەیەکی زۆر باشە، زۆر جوانە، ماشەڵڵا زۆر قرە باڵخە، ینی لە ئاست چاوەڕوانی پێم وایە هەموو فرۆشیار و کڕیارەکانی شایە. هیوادارم هەموو ساڵێک ئەم پێشانگایە بەردەوام بێت. وەڵڵا زیاتر بابەتی ڕۆمان زۆر ئەخوێنمەوە بۆ دوای ئەوە شاگەڕێم. بێگومان گرینگە خاستن بۆ ئێمەی گەنج بێت بە بەشێک لە ژیانمان خوێندنەوەی کتێب پێم وایە لە هەموو بارودۆخێکا پێویستە و بیرکردنەوە فکر و پێم وایە زۆر شت ئەگۆڕێ لە ژیانە خوێندنەوەی کتێب. کە خوێندنم تەواو کرد زیاتر مەجای ئەوم بۆ دروست بوو بتوانم کتێبی تر بخوێنمەوانێ و کاتم زۆرتر بێت. ڕاستی تازە هاتوومەتە ناو پێشەنگاکەوانێ واگەڕێم کتێبی زمانەکانی زۆر تایە، کوردی تایە، چیرۆک و پێم وایە هەموو بابەتێکی تایە زۆر باشە، بەس پێم وتی وەکو تازە هاتوومە ئەگەڕێم. گرنگێکی زۆری هەیە ئەم جارە پێشانگایانە بۆ ڕۆشنبیرکردنی کۆمەڵگاکەمان و هەر تاکێکیش ئەکرێتەوە سەر حەز و ئارەزوی خۆی کە بتوانێت بەکاری بێن ئەو کتێبانە بخوێنێت تاوانێت سوودی لێ وەربگرێ. ڕەنگە زۆر کات ئینسان لە ڕێی شتێکی ترەوانە بتوانێت بە ڕۆشنبیرتر بێ، بەڵام کە ئامی کۆمەڵگا ئێمە وا تێگەیشتون کە لە ڕێی کتێبەوە بێت بۆ من بە شتێکی باشی ئەزانم بتوانانی لە ڕێی کتێبەوە هەوڵی ڕۆشنبیرکردنی خۆت بیت. بێگومان ئێستا زۆر بەمان ئێمەوامان لاتوە هەر لە ڕێی سەرچێکەوە ئەتوانی ئەو کتێبان، بەڵام ئەو چێژە نییە کە لە لای کتێبەکە خۆیەوە ئەیبینین. ئێمە بتوانین کتێبەکان بخوێنیتەوانێ خۆشترە گلۆی تۆ لەسەر موبایلێکا ئەخوێنیتەوە سێرێ بکەیت. نەزانمانی کە زێر معتادی خوێندنەوەن حەزیان لەو بابەتانەیە. ئەگینایەکێکی ئاسایی زیاتر بەلای موبایلەکەی ئەڕوات. واد لێ ئەکات کە زیاتر بچی بەلای خوێندنەوەی کتێباتەوە دێ ئەم کەشە ئەبینی لە خۆتەوە هەستێکی تر لا دروستێ بە واد لێ ئەکا کە زیاتر بچی بەلای کتێبەکە خۆیان بیخوێنیتەوە. ئەم بیرۆکەیەمان بۆ شازە بۆ هات بۆ شازەی کە هاوڕەکانمان داوای کتێبیان لێ کردین و هەنێکیان باری دارەیان باش نەبوو کە بتوانن کتێب بکڕن. ئێمەش ئەم بیرۆکەیەمان بۆ هات کە پرۆژەیەکی وا دروست بکەین کارێکی خێرخوازی بێ، هەم بتوانین کتێب وەربگرین بیبەخشینەوە، هەم لە ڕێگەی بەخشینەوە بتوانین کتێب بگەینە زۆرترین شوێن وەک لە ئێستایە کە لە زۆرترین شوێنەکان ناوەندمان هەیە و ڕەفەمانێ و کتێبمان تیاداناوە. بابەتەکانی لەم پرۆژەیە هەموو ڕەنگە ئێمە بە درێژایی ئەم دەڕۆژی پێشانگایە هەموو ڕۆژێک 50 کتێبمان لە ڕێگەی تیر و پشکەوە بەخشیوە و ئەمڕۆکە کۆتا ڕۆژی پێشانگا بوو پێچوانی ڕۆژەکانی تر 70 کتێبمان بەخشی لە ڕێگەی تیر و پشک. ئەو کتێبانی کە بۆشمان دێ هەم نووسەر هەم وەرگێر خۆیان ئەیبەخشنە پرۆژە یان خوێنەرێکە کتێبێکی زۆر لە ڕەفەی ماڵەکەی دا هەبێ و پێویستنەوە بیخوێنێتەوە هێنە بۆ پرۆژە و ئێمەژێ بەخشینەوە لە شێوازێکی وەک ئێستادا. لە 11 2020 ئەم پرۆژەی دروست بووە. بیرۆکەکەشی وتمانی ئەژیخانە کە بەڕێبەری پرۆژەکەیە لەباری ئاساییە لە هەر شوێنێک ڕەفەی تایبەتمانێت کەسێک بێوێت چ لەوێ کتێبی دڵخوازی خۆی بەدەستێن ئەتوانێت بیخوێنەوە بهێنێتەوە ئەشتوانە نێنێتەوە هەر بخۆی هەڵی بگرێت و سوودی لێوە بگرێت. لە زۆربەی شوێنەکان هەمانە بۆ نمونە چەمچەماڵ، هەولێر، هەڵەبجە، کەرکووک، سلێمانی، پیرەمەگرون لە زۆربەی شارشارچکان هەمانە.